یاخیبوونی خەڵکی چەساوە و هەڵایسانی شۆڕش و تەقینەوەی ڕق و تووڕێی کۆمەلگا بەڕووی دەسەڵاتە خۆسەپێنەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست زۆر تاقمی شەغوەشێن و ناوی دەیان گروپی میلیشای دروستکراوی نهێنی بۆ خەڵک ئاشکرا کرد کە ڕژێمە دیکتاتۆرەکان بۆ بەردەوامیدان بەمانەوەی خۆیان لەسەر سامانی گشتی وڵاتەکانیان مانگانە بوجەی زەبەلاحی بۆ تەرخان کردبوون. لە هەر یەک لە وڵاتانەی کە لە ساڵی 2011 بەر شەپۆلی بەهاری عەرەبی کەوتن و سەری چەند ڕژێمێکی سەپێنراوی خوارد. شەقامەکان پڕ بوون لەو تاقمە ڕەشەکوژ و سەرکوتکەرانەی کە دەسەڵات بۆ ڕۆژی ڕەشی خۆی هەڵی گرتبوون. لەم ڕاپۆرتەدا بەشێک لەو تاقمە سەرکوتکەرانەی سەر بە ڕژێمە دیکتاتۆرەکان باز دەکرێت کە سەرەڕای توندوتیژی و سڵنەکردنەوەیان لە فەلاقەکردن و کوشتنی خەڵک، بەڵام نە ڕژێمەکان بەرگەی تووڕێی خەڵکیان گرت، نە ئەو تاقمە میلیشیانەش توانای پاراستنی دەسەڵاتی دیکتاتۆرەکانیان هەبوو. لە میسر و لە سەرەتای هەڵایسانی شۆڕشدا دەسەڵات پۆلیس و ئاسایشی ناردە سەر شەقامەکان بۆ بەرگرتن لە فراوانبوونی خۆپیشاندان و شۆڕشی جەماوەری خەڵک لە قۆناغی دوو هەموو دوای بێهیوابوونی لەوەی توانای دامرکاردنەوەی تووڕێی خەڵکی نییە. ئەو تاقم و گروپە میلیشایی و دەمامکدارانەی بەردایەگیانی خەڵک کە ماوەی 30 ساڵ بوو لە پارە و قوتی خەڵک و سامانی گشتی بەخێوی کردبوون کە بە بەڵتەجیەکان ناسرابوون. بەڵتەجیەکان بەشێکی زۆریان ئەو لەشکرە بەندیوارە بوون کە حیزبی دەسەڵات بۆ کڕینی ئیرادە و ویژدانیان کردبوونی بە موچەخۆری دەوڵەت و ئینتیما و کارکردنیان بۆ حیزب بوو لە بری دەوڵەت. ئیتر بەڵتەجیەت بووە ناسنامەی هەموو ئەو چەکودار بەدەسانەی لە پێناو مانەوەی ڕژێمە سەرکوتکارەکاندا دژ بە میلەتەکەی خۆیان دەوەستانەوە. سووریا یەکێکی دیکەیە لەو وڵاتانەی کە ماوەی زیاتر لە 11 ساڵە شەڕ و کاولکاری تێیدا بەردەوامە و ئەم ڕژێمەش لەگەڵ ئەوەی لە سەرەتادا خاوەنی سوپا و پۆلیس و دەستگای ئەمنی و هەواڵگری بوو، بەڵام لەگەڵ سەرهەڵدانی ناڕزایەتی خەڵک و تەقینەوەی ڕق و تووڕێی کۆمەلگا لە بری مامەڵەی ژیرانە و گوێگرتن لە داواکاری خەڵک لە پاڵ بەکارهێنانی عەسکەر پەنای بردە بەرهێزێکی تۆقێنەر کە پێیان دەوترا شەبیحە. شەبیحەی ڕژێمی ئەسەد تاقمێکی سەرکوتکاری ترسناک بوون لەو ئەندامانی حیزبی بەعس پێگاتە بوون کە ڕاهێنرا و پەروەردەکراوی دەستگا ئەمنی و هەواڵگری بەعسیەکان بوون و بنەماڵەی ئەسەد بۆ هێشتنەوەی دەسەڵاتی خۆیان دروستیان کردبوون. ئەم تاقمە هێندە ترسناک و خوێنڕێژن کە لە کوشتن و زیندە بەچاڵکردنی میلەتەکەی خۆشان سڵ ناکەنەوە و هەر ئەو ملهوڕیە ژوای کرد کە ئێستا سووریا بۆتە وڵاتێکی وێرانە و ئابووریەکی داتەپی و مەیدانی تەراتێنی دەستگا هەواڵگریەکانی وڵاتانی دیکە و گۆڕەپانی پێکدادانی بەرژەوەندی زلهێزەکان. هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەم ڕەفتارە و ساڵانێکی زۆرە دەسەڵاتی سیاسی لە بری دروستکردنی دامەزراوەی دەوڵەتی و بنیادنانی سوپایەکی نیشتیمانی لە هەوڵی قایمکردنی پێگەی حیزبدایە و لەو پێناوەشدا هەموو دامەزراوە دەوڵەتیەکانی کردوتە کارتۆنی و ئامرازێک بۆ بەهێزکردنی حیزب و چەکدار و کۆمپانیا و ئابووری حیزب. لە ساڵی 2011 و لە سەروبەندی هەڵایسانی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر سەرەڕای بوونی پۆلیسی چالاکی مەدەنیەکان دەسەڵات کەوتە بەکارهێنانی هەمان ڕێگای ڕژێمە دیکتاتۆرەکانی ناوچەکە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندانەکان و بڵاو پێکردنیان و کبکردنەوەی ناڕزایەتیەکان، ئەویش بە بەکارهێنانی چەکداری حیزب و بڵاو پێکردنیان لە شارەکاندا کە لە ڕەفاندن و فەلاقەکردنی هیچ کەسێکدا سڵیان نەدەکردەوە و لەو کاتەشدا خەڵک گوێبیسی چەند ناوێکی جیاجای ئەو گروپانە دەبوون و سەرکوتی خۆپیشاندەرانی هەر ناوچەیەکیش بە گروپێک دەست پێدرا کە زاراوەی قسەکردنیشیان هی خەڵکی ئەو ناوچەیە نەبوو، هەندێک جاریش بە عەرەبی قسە و سوکایەتیان بە خەڵک کردووە. ئێستا و لەگەڵ گەیشتنی تووڕێی و بێزاری خەڵک بەلووتکە لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە سەرەتاکەی بەسەر هەڵدانی خۆپیشاندانی بچووک و ناڕێکخرا و لە هەندێک ناوچە دەستی پێکردووە، باز لەوە دەکرێت کە بۆ سەرکوتی خەڵک دەسەڵات پەنای بردوتە بەر بەشێک لە کوردانی پارچەکانی دیکەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای کوردستان کە لە دەرەوەی دامەزراوە فەرمیە سەربازیەکانی وەکو وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ کراونەتە گروپی میلیشایی. ئەم زانیوێتی لە ڕۆژانی ڕابردوودا بەشێک لەم چەکدارانە بۆ سەرکوتکردنی خەڵک بەکارهێنراون و ئامادە کراون بۆ ڕوبەڕووبوونەوەی خەڵک لە ئەگەری تەشەنەسەندنی ناڕزایەتی و خۆپیشاندانەکان. ئەمە هەمان ئەو ڕێگاشکست خواردووەیە کە ڕژێمە دیکتاتۆرەکانی میسر و لیبیا و تونس و یەمەن و سووریا بۆ مانەوەی خۆیان پەنایان بۆ بردووە و دوجاریش بە ڕووخانی ئەو ڕژێمانە کۆتایی هاتوو. هیچ کام لەم تاقمە سەرکوتکەرانەش نەیانتوانی درێژە بەمانەوەی بدەن کە دوجار هەم سەری خۆیان خوارد هەم وڵاتەکانیان کردە وێرانە. الله أكبر. طار بالطيران المسلح